ئەمڕۆ سێشەممە هەڵبژاردنە گشتیەکان کۆتایی بە هەڵبژاردننی پێشوەختەی نیوەی خولی سەرۆکاتی ئەمریکا بۆ ساڵی 2022 دەهێنێت کە بە هەڵبژاردننی مێتێرم ناسراوە. لە ئێستادا دیموکراتەکان کا بە ژمارەیەکی کەم زۆری نەن لە ئەنجومەنی نوێنەران ڕەنگە مێژوو ئاماژەی تر بکات. پاتەکەی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دەیان کورسی لە ئەنجومەنی نوێنەران و ژمارەیەک لە ئەنجومەنی پیران لەدەست بدەن. ڕەنگە ئەوەش بەس بێت بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەنجومەنی نوێنەران بچێتە دەست کۆمارەکان. دیموکراتەکان دەڵێن بڕیارەکەی دادگای باڵای سەرەتای ئەم ساڵ هەڵوەشانەوەی مافی ژنان بۆ لەباربردن باجەکەی لەناو سندوقەکانی دەنگدان دەبینن سەرڕای ئەوەی ئەو هەڵ ئاوسانە ئابوووریەی کە زیانی بە خەڵکی ئاسایی ئەمریکا گەیاندووە. سەرڕای ئەوەی دۆخی ئابووریمان دژوارە خەڵک بیر لەوەش دەکەنەوە و دەژڵێن ساتێ بوەستە ئەوە ئەو حیزبەیە کە یەکگرتووی دەپارێزێت ئەوە ئەو حیزبەیە کە هەوڵ دەدات تێچووی تەندروستی و خەرجیدا و دەرمان کەم بکاتەوە لە کۆتاییشدا ئەو حیزبە بەرگری لە ئازادیە بنچینیەکان دەکات و وەک ئازادی کۆنتترۆلکردنی جەستە. پێم وایە ئەم هەڵبژاردنە کەپڕە لە کێشمەکێش لە نێوان هەردوولاکەدا بەڵام هێشتا ڕێگە لە بەردەماندایە بۆ پاراستنی دەستگرتن بەسەر ئەنجومەنی سیناتدا. هەندێک لە پاڵێورا و کۆماریەکان پاکوبێگەدی هەڵبژاردنەکەیان کردوتە بەشێک لە بانگەشە هەڵمەتەکانیان پشتیان بە بانگەشە ساختەکانی سەرۆکی پێشوو دانالد ترامپ بەستووە کە دەیگوت هەڵبژاردننی 2020یان لێ دزین. لەبەر ئەوە سنتەرێکی هاوشەوەی کارتەر سنتەر لە ئەتلانتا لەلایەن سەرۆکی پێشوو جێمی کارتەر و هاوسەرەکەی ڕۆزالین دروست کراوە بۆ مەشق پێکردنی چاودێری سەربەخۆ بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکان لە ناوچەی فۆڵتن لە جۆرجیا کە یەکێکە لەو ناوچانەی کێبڕکەی هەڵبژاردن بۆ کاندیلی ئەنجومەنی پیران لە ئەوجی بەهێزیدایە. دیموکراتەکان بە قەشەر ڕافایل کێبڕچەی کاندیلی کۆماریەکان دەکەن کە یاریزانێکی پێشووی فوتباڵی ئەمریکایە هێرشێل واکەر لە هەڵبژاردنێک کە نزیکەوە چاودێری ئەکرێت. ئەمریکیەکانی هێدی کەمتر باوەڕ بە هەڵبژاردنەکان دەکەن جەماوەر کەمتر متمانیان هەیە و بۆیە ئێمە چاودێریکردنی بێلایەن وەک هەنگاوێک لە نێوان زۆرێک لەلایەنە جیاوازەکاندا سیر دەکەین بەڵام دەتوانین ئەوە وەک چاودێرانی هەڵبژاردن بیکەین بۆ ئەوەی هەوڵ بدەین تێگەیشتن و متمانی زیاتر بە پرۆسەی هەڵبژاردن بکەن. لە شوێنێکی تری وەکو ویلایەتی پەنسیلڤانیا دیموکراتەکان بە پێی ڕاپرسە بەلایەکان کورسی ئەنجومەنی پیرانیان وەکو هەڵم لەدەستدا کاکێبڕکەکە لە نێوان پارێزگار جۆن فێترمان و دکتۆر محەممەد عوز پاڵێراوی کۆماریەکان کە لایەن ترامپەوە پشتگیری لێکرا. سەرۆک بایدن لە سانجیاگۆ بە ڕۆژنامەنووسان ڕاگەیاندووە گەشتبینە سەبارەت بە چانسی دیموکراتەکان لەم هەڵبژاردنە بەڵام کۆماریەکان دەڵێن ڕێگایەکی ڕوون بۆ سەرکەوتن دەبینن. ئەمە دەبێتە بانگەوازێکی ئاگادارکردنەوە بۆ سەرۆک جۆ بایدن هیوادارم وەڵامی بداتەوە چونکە ئەوەی لە 2 ساڵی ڕابردوو لە ئەمریکا ڕوویانداوە بەڕاستی کێشەی زۆری دروست کردووە. هیوادارم سەرۆک بایدن بزانێت کە لە ڕۆژی سێشەممەدا ئەمریکایەکان چی پێ دەڵێن. پێوەستیمان بە کارنامەی جیاواز هەیە لەو بەڕوایەدام کە کۆماریەکان ئەنجومەنی پیران و نوێنەران بەدەستێنن بە هیوام ئەو بەڵینانەی داویانە جێبەجێکەن و سەرۆکیش گوێیان لێبگرێت. ڕۆژنامەی نیویۆرک تایمز بڵاوی کردوێتەوە تا ڕۆژی پێشەمە زیاتر لە 32 میلیۆن دەنگدەر دەنگیان داوە. هەندێکیان تا دوای شەوی هەڵبژاردنەکان ناتوانێت هەژمار بکرێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ئاراش عەرەبسادی VOA نیوز.